یەکێک پێشنگا گەورەکانی جیهان کە یۆکۆهاما بێناڵی پێوترێت لە یابان ئەم چالاشیە بەڕێوەچێت کە لەوێ یەکێک لە کۆریۆتەرەکان کە سمکۆ ئەحمەدە لێوە سەرپەرشتی ئەم فستیڤالە گەورەیە ئەم پێشنگا گەورەیەکە زیاتر لە 35 وڵاتی جیهان و هونەرمەندان بەشداری تیاکەن لە ڕێگای سمکۆ ئەحمەدەوە دیارە ساڵانە چەندین هونەرمەندی کورد لە 4 پارچەی کوردستانەوە بێنە ئەوێ بۆ ئەوەی بەشداری بکەن لە چالاشەکەیە کە ئەم ساڵ خولی 22مینی چالا بێناڵیە کە ئەو هونەرمەندانەی کورد و لێوێ بەشداری تیاکەن و هەروەها سمکۆش خۆشی بە ڕێگای پرۆژەکانەوە کە پێشتر لە بەریتانیا ئەم پێشنگایە کرایەوە بە هەمان شێوە بەشداری کرد لێوێ و کارکردنی سمکۆ لەسەر تابلۆکانی کارکردن لەسەر خەم و ئەو نەهامەتیانەیە کە بەسەر ئێزدەکانە هاتووە دیارە بەشداریکردنی کورد لەم پێشنگا گەورانەیەوە دروستکردنی ئەو پردی پەیوەندیانە ئەیتر لە ڕێگای هونەرمەندانی کوردەوە بێ هونەرمەندانی جیهانەوە بێ گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لە ڕێگای نمایشکردنی ئەو تابلۆیانەوە کە دوجار ناساندنیان پردێکی پەیوەندیە لە نێوان هونەری کورد و کللتوری کورد بە هونەر و کللتوری وڵاتانی جیهانیەوە. یۆکۆهاما بێناڵی و خۆلی 22 چالە لە شاری یۆکۆهامای وڵاتی ژاپۆن ئەکرێتەوە یانزەی مانگی هەشتی ئەمساڵ بۆ ماوەی هەفتەیەک بەردەوامە بێت لە هۆڵ یۆکۆهاما سیڤی گالێری. لەم بێناڵێدا 250 هونەرمەند لە وڵاتە جیاجیەکانەوە بەشداری تێداکەن هونەرمەندانی کوردیش کۆرنەری خۆمان هەیە و ناوی کوردستانی لەسەر نووسراوە سمکۆ ئەحمەد هەمووکو بەشدار بوو بە زنجیرە کارەکانی کچەمونبووەکان هەمووکو کۆریۆتەر 14 هونەرمەندی کوردی بانگێش کردووە کە ئەوانیش ئەم هونەرمەندان ئیسماعیل خەیات، ئیسماعیل عومەر، ئاودێر عوسمان، ئیلیاس کیرکان، ئاراس حەمەحسێن، ساکار سلێمان، سمکۆ ئەحمەد، ڕێبوار سەعید، کۆسار جەلال، ئەحمەد نەبەس، لاورانس کاماز، عەلی ڕەزا گەرمیانی، هێرش سەدەیق دڵشاد بەهاتین. یەکەمین جاریشە هونەرمەندانی کورد لە شاری یۆکۆهاما کارەکانی خۆیان نمایش بکەن هیوادارم لەم کۆرنەرە بچووکەوە خزمەتێ بکەین بە هونەری شێوەکاری کوردی.